لەگەڵ هاتنی وەرزی زستان و نزمبوونەوەی پلەکانی گەرما قەیرانی کەمبوونەوەی کارەباش بوو بە بەشێک لە قەیرانە یەک لە دوای یەکەکانی هەرێم. لە ئێستاشدا وێزگەیەکی بەرەمهێنانی کارەبا لە قەزای خەبات دروست دەکرێت کە توانای بەرەمهێنانی 300 مێگاوات کارەبای هەیە. ئەوە لە کاتێکدایە ئێستا حکوومەتی هەرێم بە وێزگانەی بە سوتەمەنی کار دەکەن بڕی 2500 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن و پێویستیشیان بە 2500 مێگاوات کارەبای تر هەیە بۆ ئەوەی پێداویستی تەواوی هاوڵاتیان پڕ بکاتەوە. بەرهەمهێنانی کارەبا لەو وێزگەیە 300 مێگاواتە لە وێزگەی خەبات و بەتاکید بەشێکە لە پلانەکەی وەزارەتی کارەبا بۆی کە بگەینە 6000 مێگاوات لە ساڵی 2016 و 2017. ئەو وێزگەنوێی لە قەزای خەبات دروست دەکرێت یەکەم وێزگەی هەڵمی بەرهەمهێنانی کارەبایە لە هەرێمی کوردستان و لەسەر پارەی ئەو قەرزە ئەنجام دەدرێت کە لە ژاپۆن دەکرێت، بەڵام تا ئێستا کاتی تەواوبوونەکەی دیار نییە. سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانیش دەڵێت بۆ بەرهەمهێنانی 1000 مێگاوات کارەبا ملیارێک دۆلار خەرج دەکرێت لە هەرێمی کوردستان. بۆ 1000 مێگاوات لە کارەبا ملیارێک دۆلار سەرفەکرێت لە هەرێمی کوردستانە، بەڵام بە پێچەوانەوە بۆ هەمان بڕ لە کارەبا 120 میلیۆن دۆلاری تێچێ کە بە گازی سروشتی بەرهەم بهێنرێ. لەبەرەوە 120 فەرقەکە ئەم کولفەیە. ساڵانە بە تایبەتی لە هەردوو وەرزی زستان و هاویندا و خواست لەسەر کارەبا زۆر دەبێت. هاوکات لەگەڵ لە کارکەوتنی چەند وێزگەیەکی بەرهەمهێنان کێشەی کەمی کارەبا ڕوودەدات و کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە ڕێژەیەکی زۆر کەم دەبێتەوە، بە تایبەت لە دوای ئەوەی ژمارەیەکی زۆر ئاوارە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد، ئەوانیش پێویستیان بە ڕووناچی هەیە بۆ ناو کەمپەکانیان. بەرپرسانی وەزارەتی کارەبا دەڵێن بە تەواوکردنی وێزگەی کارەبای خەبات بەشێکی زۆر لە کەمی کارەبا چارەسەر دەبێت. ئاخۆ ئەو بەڵێنەی بەرپرسان وا دەکات مۆریدەکان لە بەردەم ماڵان و لە کوچە و کۆڵانەکان نەمێنێت. ڕێبوار کاکەی یەنارتی، هەولێر.